ئەم کاتتان باش من ناوم میهنە مامۆستا و ڕاهێنەری گروپی لێزینم بۆ سەمای بەهلیە. ئێمە لەم خولی هاوینەیە کە بۆ ماوەی 2 مانگە لەگەڵ ئەو مناڵە ئەسیزانەیە بەردەوامین و ڕۆژانە چالاکی جیاوازەکەین، سەمای جیاواز هەم لە کلاسیک و هەم لە مۆدرن و تا ئێستا وەڵاممانەوەی ئەوان بۆ ئەو دەورەی ئێمە وەکو لایەنی سەما زۆر باش بووە، لەبەر کە لە سەرەتایە ڕاستە ئەوان لەواچێت تا ئێستا وەکو خول وەکو دەرس بەر جەوێک و بەرکە شەکیوان نەکەوت بێتن، بەڵام لە بەردەوامبوونمانە تا ئەمڕۆ ئەتوانین بڵێن جیاوازێکی زۆر هەیە. لە ئێستا لە یاساکانی دەرسەکە تێگەیشتون. لە سەرەتایە نەزانی ئێمە چیان پێ ئەەکەن، چۆن بە قسەمان بکەن، چیان لێ داوا کراوە، یاساکانی پۆلەکە تۆزێ قورس ببوویان تا لەگەڵی ڕاهاتن، بەس لە ئێستایانە ئەتوانن بەیەکەوە لەگەڵ هاوڕەکانیانە سەما ئەەکەن، سیری یەکتریەکەن. و هیوادارم ئەمە بتوانن ئەم مناڵە جوانانە بەردەوام بن لە سەری، چونکە زۆریان حەز لێیە، بۆیە هیوادارم بەردەوام بن و خۆیان ببینەوە لەم بەهرە جیاوازانەیە لە داهاتوە.